کەواتە ڕێزی ژنەکانمان با بگرین، ڕێزی خێزانەکانمان با بگرین. کاتێک کە ئەوان دەڵێن ماندووین مەڵێن درۆ دەکەی، نەخێوانیە. دە 15 ڕۆژ خۆت جەنابەت لە ماڵەوە دانیشەمەیە دەرەوە بدان چیت بەسەراتیە بدا توش نەخۆشی نەفسی نابی. یەکێ لەو شتانەی کە ئەم کەرەنتینەیە فێرمانی کرد، ئەم نەخۆشیە فێرمانی کرد، لەوانەیە هەندێک کەسێ ئەم قسە بەلایەوە حەساسێتی بەم قسانە هەبێ، گیانی پێی بخورێ، پێی تێکچێ، بەڵام ڕاستیەکە بیزانین. کاتێکە پێشتر پیاوەکان گشتمان بەعام ئەگەر ڕۆژێ بڕۆشتایەتەوە بۆ ماڵەوە خێزانەکانمان بیان تا هیلاکین ماندوین، ئەمانە بۆچی هیلاکی؟ جا لە ژنی ئیسراحەترەیە؟ ئەی جەنابەت ئەم ماوەی کە لە ماڵەوە بووی ئیسراحەت بووی، وا نەزانی ژن ڕاستەکە ژن خوای گەورە وا دروستی کردەوە، بەڵام ژنیش حەزی بە دەرەوە هەیە، حەزی بە گەڕیان هەیە، خۆ ژن حەز ناکات لە ماڵەوە دانیشێ و تاو. کاتێکە تۆ زڵم دەکرد لە خێزانەکەت ئەوت بۆچی هیلاکی؟ هیلاکە تۆ لە